پرۆسەی وەرگرتنی گەنم لە جوتیاران بۆ ساڵی 2022 دەستی پێکرد. ژمارەیەکی زۆر بار هەڵگر لە نۆرەدان تا گەنمەکانیان لێوەربگیرێت و لە بەرامبەر هەر تۆنێک گەنم 850,000 دیناریان پێ بدرێت کە ڕۆژانە 900 تۆن گەنم لە ناوچەی گەرمیان لە جوتیاران وەردەگیرێت. خۆی ئەو ناوانەی کە گەشتون بەدەستی ئەمە 1925 جوتیارە کە بەڕێوەبەرەتی کشتی کشتتوکاڵی گەرمیان دیاری کردوون. لەو جوتیارانە بەپێی تەوەقعاتی ئەمە بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی گەرمیان نزیکەی 50,000 تۆن گەنمیان هەیە و ئێمە بە بەردەوامی گەنمەکانیان لێ وەرەگرین و بۆ ئەم ساڵی وەرزی وەرگرتنی گەنم ئاسانکاری زۆر کراوە بۆ جوتیاران لە مەسەلەی وەرگرتنی گەنمان چونکە پلەبەندی نەماوە هەندێ شت ئاسانکاری تیاکراوە بۆی بتوانین جوتیاران گەنمەکانیان ڕادستی سایلۆکان بکەن. ئەو گەنمەی لە جوتیاران وەردەگیرێت پێشتر پشکنینی بۆ دەکرێت. گەر لە پشکنین دەرنەچێت لێیان وەرناگیرێت. سەرەتا مەسەلەن فەحسمان هەیە فەحسی حەشەرە پێڵێن ئەوەی کە ئیسابە بووە ئەو گەنمەگای ئیسابە نەبوو ئەگەر تووشی ئیسابە بووە ئەوە ڕەبزە بێت. مەسەلەن وەزی نەوعیمان هەیە ئەوە کێشی جوورێ پێڵن ئەوەش هەمانە ئەوە ڕێژێکی هەیە ڕێژەی کسرێ هەیە ڕادەی شێمان هەیە ئەوە ڕتوبەکەیە ئیتر بڕی تێستەکرێ تقریبان 11 فەحسمان هەیە ئەو فەحسانە ئەەکەین لەسەر گەنمەگا ئیتر ئەو کاتە دەرەکەوێ ئەم گەنمە کە قبول بێ یا ڕەبزە بێتن. وشکە ساڵی و کەمبارانی وای کرد بەشێکی زۆر لە جوتیاران بەرووبوومی ئەم ساڵیان نەدورنەوە. زۆربەی جوتیاران ئاماژە بەوە دەکەن کە تووشی زەرەر و زیان بوون لە دەغڵودانی ئەم ساڵ. هەی هەر تەنێک گەنم کەوەشیاوێ 1.5 ملیۆن زەرەری لێداین. بەخوا من 5 تەن وەشاندە 6 تەن 7 ملیۆن و 8 ملیۆن خەسارم کردلی. کیمیاییم کردووە. گەنمەکەم سندە بە 700 جووتم کردووە. ئاوم نەداوە. فرۆشتمە داوە مەسە ئەو 5 تەنم داوەسە ملیۆنی دینار بۆ حیواندار. ئیتر خەسار چۆن نەڕۆیشت. حکوومەتیش هیچ قەرەموویەکی نییە هیچ شتێک ناڵێ حاڵە حسابێک. وڵا پرۆسەی وەرگرتنی گەنمەکە بەڕاستی سیستە ڕۆژانە 20 سیارە داخلەکەن 20 سیارەکەش تا 2 تاکسی ساعت سێوە ڕاستی یعنی زۆر سیستە داواکاریمانەوەی تۆزێ خێرایکەنەوە لەبەرەوەی ڕۆژانە بیکەنە 40 سیارە 45 سیارە یعنی ڕۆژانە 20 سیارە زۆر کەمە یعنی زۆر کەمە یعنی ڕۆژێت ئێمە ڕۆژێت تا ئێوارە لەوری وێسین جار باید 2 ڕۆژ وێسین هەڵا گەنمەکەمان لێ وەرەگرن. وەرگرتنی پارەی خراپ نییە وەکو وەرگرتنی پارەی خراپ نییە باشە بەس مەسەلەی وشکە ساڵی ئەوانەیشە ڕاستی ئیمساڵ ئەوەی کە دەیمەکاڵ زۆر سەرمەند ڕاستەکەی زۆر بەس ئاویکاڵ تقریبان تۆزێ باشتر و بەس دەیمەکاڵ زۆر زەرمەند ئیمساڵ لایەنی وشکە ساڵیوە. ئەو گەنمەی لە جوتیاران وەردەگیرێت دواتر دەکرێتەوە بە ئارد پاشان بە شێوەی بایعی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێتەوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان.